کۆمەڵی کوردان لە وڵاتی ئەڵمانیا لە شاری دوورن وەک خەمخۆریەک بۆ هونەر بە تایبەت هونەری سینەما دیدارێکی سینەمایی ڕێک دەخەن. بۆ قسەکردنی زیاتر گفتوگۆ دەکەین لەگەڵ ئەمیر تەها سەرپەرشتیاری دیداری سینەما لە ئەڵمانیا. سڵاو لێبێ. سلااو لە بڕێستان، سلااو لە هەموو بینەران، سلااو لە ستافی کورسان. زۆر سپاس کاک ئەمیر. کاک ئەمیر، ئەگەر باسێکمان لە یەکەم خولی دیداری سینەمایم بۆ بکەیت و کە لە وڵاتی ئەڵمانیا بەڕێوە دەچێت و کەی دیدارەکە دەست پێ دەکات؟ بەڵێ، ئێمە کۆمەڵی کوردانی دوورن لە شاری دوورن، با بڵێن کۆمەڵی کوردان لە یادی لەدایکبوونی ڕابەری سینەمای کوردی یەڵماز گۆنایی کاری یەکەم دیداری فیلمی کوردی دەکەین کە لەم نێوەندا زۆر گرنگی بە فیلمە کوردیەکان دەدەین کە بتوانین دەنگ و ڕەنگ و ئازار و ئێشەکانی کورد بە ئەڵمانیا، بە خەڵکی ئەڵمانیا و غەیرە ئەڵمانیش بگەیەنین. بێگومان لە یەکەم ڕۆژی دیدارەکەدا دوکومنتەریەک دەربارەی یەڵماز گۆنایی پێشکەش دەکەین کە سەبتایتلی با بڵێن ژێرنووسی ئەڵمانی لەسەرە تا بتوانین یەڵماز گۆنایی بە شێوازی خۆی وەک خۆی بناسیێنینە ئەڵمان و غەیرە ئەڵمانی شاری دوورێن. بەڵێ. کاک ئەمیر، لەسەر چ پێوەرێک فیلم وەرگیراوە؟ پێوەری فیلممان وەکو لە ڕاگەیاندراوەکە داناوەکە ساڵمان نەکردوتە با بڵێن مەرج، بە دەزانین لە کوردستان ماوەی چەند ساڵێکە لەبەر باری دارایی فیلم بەرەم نهاتووە و درێژی فیلمەکان 15 خولەک جگەلەوە باسی کورد بکات، باسی ئازارەکان و نەهامەتیەکانی کورد بکە. فیلمەکە دوکومنتەری بێ گرفت نییە، فیلمەکە کوردی فیکشن بێ یان ئەنیمەیشن بێ، هەموو جۆرەکان زۆر ئاساییە، تەنها فیلمی کورد بن، چونکە یعنی بەڕاستی ناتوانین فیلمی درێژ پەخش بکەین لە دیدارەکە وەکو جاری یەکەم، بەڵام بۆ جاری داهاتوو بێگومان پلانی زۆر باشترمان هەیە کە بتوانین فراوانتری بکەین. گرنگی ئەم جۆرە دیدارانە چۆنە بینی بە تایبەت کە لە دەرەوەی کوردستان سازەکرێن؟ ڕاستیەکەی بێگومانین لەوەی کە خەڵکی ئەوروپی ئەگەر دیدارێکی وان نەکرێ، چ لە لای ئێمەیان لە بەرلین و لە وڵاتانی کە نەکرێ، دەنگ و ڕەنجی کورد بە دەگمەن دەگاتە گوێ و دیدی ئەوروپی و غەیرە ئەوروپی. زالەبەر ئەوە چەند دیدار بکرێ، چەند ئەو فیلمانە پەخش بکرێن و خەڵک لە ئێش و ئازارەکانی خۆمان تێبگەن باشترە. یعنی هەر بۆ نمونە من لە یادی 8 مارس کورتە فیلمێکی دوکومنتەریم دەربارەی ژنان پەخش کرد هەر لە دوورن، زۆر زەی سەرنجیان بوو، یعنی نەیان دەزانی بابەتێکی وا لە کوردستان هەیە. ئەجا زۆر زۆر گرنگە بەڕای من. بەڵێ. کاک ئەمیر، دیدارەکە چەند ڕۆژ دەخایەنێت؟ هیوامان وایە دیدارەکە 3 ڕۆژ بخایەنێت. ئەوەش دەکەوێتە سەر ئەوەی کە ئایا چەند فیلم دەگەنە دیدارەکەمان، بێگومان فلتەری وەرگرتنی فیلمەکان ئایا لە کۆتاییدا چەند فیلم دەمێنێتەوە کە پیشان بدرێ. ڕاستیدا لە ناو دیدارەکەشدا 2 سمینارمان هەیە پێشکەشی دەکەین. سمیناری یەکەمیان دەربارەی چۆنیەتی بەرهەم دروستکردن، چۆن کەسێک بتوانی بەرهەمێکی سینەمایی دروست بکە. ئەمەیان لەلایەن هونەرمەند و دەرهێنەر کاک ئالان هەمووانەوە دەکرێت. سمیناری دووەممان دەربارەی پەیوەندی موزیک بە سینەما، ئایا موزیک چ کاریگەریەکی لە ناو فیلمدا هەیە.
ئەوەش لەلایەن موسیسیانێکەوە پێشکەش دەکرێت کە هێشتا لە کۆنتاکین لەگەڵی بزانین ڕێک دەکەوێت بکرێ یانەوە تا دەتوانێت یان هێشتا لە کۆنتاکین بەڕاستی. کاگەمیر هیوای سەرکەوتنتان بۆ خوازم، سوپاس کە ئامادە بووی لەگەڵمان. ئەگەر دەرفەتم بدەن یەک دوشتیت کەم هەیە باسی بکەم. فەرموو. طبعا داوام لە بەڕێوەبەراتی سینەماکانی شارەکانی کوردستان کردووە کە فیلم بنێرن بۆ ئەوەی خەمخۆری هەمومان خەمخۆری ئەو بابەتە بین. جگە لەوە بڕیارماندا و ئەم دیدارە دەبێتە دیدارێکی ساڵانە و پەرەشی پێدەدەین زۆرتر. بێگومان لەم دیدارەدا چەند زۆر خەڵات دەبەخشرێتە فیلمە سەرکەوتوەکان، بۆ نمونە باشترین فیلم، باشترین دەرهێنەر، باشترین کامێرا و مۆنتاژ و بگرە ئەکتەری پیا و ژن و منداڵ، جگە لە پشتی کامیرەکە خەڵاتیان پێ دەبەخشین. خەڵاتەکانیش بەیانی دەگەنە بیرۆی دیداری فیلمی کوردی لە شاری دوورن. دووبارە زۆر سپاس، سەرکەوتوو بن. ئێمە سوپاسان دەکەین هەر بژین. سپاس.